دیارە لەسەر پرسی پەنابەران کە ساڵانە ڕۆژانە گەرباسی لێو کرێ ڕێژەیەکی زۆر هاوڵاتی و هاونیشتیمانی عێراق و هەرێمی کوردستان ڕوودەکەنە کە ناراوەکانی تورکیا، یۆنان و وڵاتانی ئەوروپا بە ئامانجی دەستخستنی مافی پەنابەری لە وڵاتانەیە و ناوبەناویش ساڵانە ڕاگەنراوی یەکێتی ئەوروپا بڵاو دەکرێتەوە کە کاریان بۆ بکرێت یاخودنا. دیارە لە نوێترین دەنگدانە و کاردانەوەشدا سەبارەت بە ناردنەوەی ئەو پەنابەرانی کە لێکێتی ئەوروپان حکوومەتی هەرێمی یاخود نوێنەری حکوومەتی هەرێمی کوردستان لێکێتی ئەوروپا وەڵامی تایبەتی هەبووە کە ئەوان وەکو هەرێمی کوردستان لەلایەنی کێتی ئەوروپا و شارێکی زۆریان لەسرە چ لە هەرێمی کوردستان و عێراقیش بۆی ئەو پەنابەرانە بنێرنەوانی و وڵاتەکانی خۆیان واتەنێ و هەرێمی کوردستان و عێراق. من لەسەر ئەم بابەتە میوانێکم دەوێت گفتوگوی زیاتی لەگەڵا دەکەم چی دەکرێت بۆ ئەو پەنابەرانە و ژماری و پەنابەرانیش دیارە بڵاو کراوەتەوە بەدەستمان گەشتووە. من لێرە میوانێکم دەبێت بەڕێز سابیر عەبدوڵڵا کە بەڕێزیان بەڕێوەبەری نووسینگەی مافی مرۆڤن لە سلێمانی ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی ئێمەیە. کاک سابیر زۆر سپاس بۆ ئامادەبوونێتمان. ئەمەی کە حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی داواکەی کێتی ئەوروپای داوەتەوە باسی لەو کرد کە فشارێکی زۆریان لەسرە بۆ ناردنەوەی پەنابەران. ئەم بڕیاری کێتی ئەوروپا ئەو دەنگۆی کە هەیە دەچێتە بواری جێبەجێکردنەوە؟ زۆر سپاس دەستان خۆش بێ. وەڵاهی ئەگەر تۆزی بە وردی بچینە بابەتەکەەوە ینی تەبان ئەم بابەتی دیپۆرتکردنەوە و ناردنەوە ینی بەخۆی مێژوشی ینی کورتی هەیە ینی ئەگەر سێرکەین هەڵوێستی وڵاتانی ئەوروپا هەموو دەوڵەتەکان ینی هەڵوێستیان بەرامبەر بە پەنابەران بەگشتی و پەنابەرانی کورد بە تایبەتی وەکو یەک نییە. ینی هەڵوێستەکان تا ڕادەیەک جۆرێک لە نەرمی لە هەندێک وڵاتە پێوە دیارە و لە هەندێک وڵاتیشە جۆرێک لە توندی پێوە دیارە. ئەو کاری ئەمە من ئەتوانم بیگەڕێنمە بۆ ئەوەی کە بەڕاستی سیستەمی سیاسی ئەو دەوڵەتانی ئەوروپا و دەوڵەتانی خۆراوە بە شێوەیەکی گشتی توانم بڵێم لە هەندێک وڵات گۆڕانکاری لە سیستەمی سیاسیە کراوە سەبارەت بە بۆچوون و بیرروباوەڕی سیاسی. ینی ئەو حیزبانەی کە دەسەڵات دەگرنە دەست ماوەیەکە سێرەکەین ئەنی تەوشمی ڕاستڕە و با بڵێن ئەوەی باڵی ڕاست ینی کە ناسیۆنالیستەکانن بە شێوەیەکی گشتی ینی سێرەکەی وردە وردە ئەوان ینی کورسی ئێنن لە پەرلەمانە دەسەڵات دەگرنە دەست وەزارەت دەگرنە دەست ینی بە جۆرەکان ڕێژە دەنگەکانیان کەم نییە. ینی لە هەندێک وڵاتە ئێستا تێبینیکەین لە فەڕەنسا مەسەرەن لە هۆڵەندا لە وڵاتانی وەکو هەنگاریا مەسەرەن زۆر لە وڵاتانی تری ئەوروپا ئەنی سێرەکەی دەوشمێکی بیری ناسیۆنالیستی ئەنی زیاتر سەری هەڵاوەتەوە و ئەگەڕێنەوە بۆ ترۆپکی دەسەڵات. ئەمەش واکە کە ئەم تەوژمە ناسیۆنالیستیەوە بکە کە جۆرێک لە با بڵێن کاردانەوەی نەگەتیڤ ینی زۆرە لە ڕق و کینە ینی دروست بێ بەرامبەر بە خەڵکی پەنابەر بە شێوەیەکی گشتی. لەبەرەوە بیکردنەوەی ناسیۆنالیستانەیە ینی لەوەیە کە ئەیانەوێ دەوڵەتەکانیان با بڵێن بەدەربێ لە هەندێک ئەوەی خۆیان پێڵێن ینی کێشە و هەندێک سەرێشە ینی زیاتر بۆ خۆیان. جا ئەمە وای کردووە جۆرێک لە کاردانەوە ڕووبدا لەسەر ئاستی با بڵێن دەسەڵاتی سیاسی یاخو سیستەمی سیاسی ئەو دەوڵەتانە کە بە سەراحەت بە ینی باڵێزخانەکان و بنوێراتەکانی دەوڵەتان لە ناوڵاتەکانی خۆیان ڕاگەێنن کە ئێمە فشارێکی زۆرمان لەسەرە وە تا ڕادێک سەیری شەکەی ینی لێ شاوێکی ینی بێوێنە ینی لە کۆچکردنی پەنابەران لە دەوڵەتانی خۆراتی ناوەڕاست و بە هەرێمی کوردستانیشەوە هەیە تایبەتی لە ئاسیا و لە ئەفریقیا و لە وڵاتانی ئێمە ینی زیاتر بەرامبەر وڵاتانی ئەوروپا بخۆ دەزانی ینی خەڵک ینی ئەندەجار لەوێکە کەیس تەقدیمەکات کۆمەڵێک ینی پاسا و کۆمەڵێک ینی مبررات دەهێنێتەوە لەوەیە کە ئەو لە وڵاتێکی خۆیان مهدەدە ژیانێکی سەقامگیر نییە ینی لە دۆخی خراپە ژێوانە پێویستە لەوێ لەجووی پێ بدرێت لەجووەکە لە جوێکی ئینسانیش بێن لە حاڵەتێکاگە سیاسیش نەبێ کامە بۆ خۆیان کۆمەڵ ڕێکاریان هەیە بۆ پێدانی با بڵێن سیفەتی پەنابەرێتی. واتە پەنابەر وەردەگرن بەڵام پێویستە مەرجەکانی ئەوانی تێدا بێت ئەمەی کە باسی لێەوە دەکەن دەیان گەڕێنەوە مەرجەکانیان تێدانیان چی؟ وڵی پێم وایە زۆربیان لەو کەسانی لەو کۆچبەرانی کە ئەڕۆن بە ڕێگەی هاتوو نەهاتوو بە
ناو دەریا و بە ناو دارستان و کۆمەڵە ڕێگەی ئەوەی کە باسەکرێ ینی لە چوون بۆ ئەوروپا ینی کە شێوەیەشی ڕسمی و فەرمی نیە بەڕێگەی قاچاغ و لە ڕێگەی قاچاقچی و ئەوانەوە ینی کۆمەڵە مینەتی و ناخۆشی خۆی هەیە ینی بەڕاستی ئەم کەسانە کە ینی زۆربیان نتوانین بڵێن بەشێکی هەرە زۆریان لە نخبەی کۆمەلگانین ینی بەشێکی هەر زۆریان لەوانن کە ینی لە ئاستێکی مامناوەدیە لە ئاستێکی ئاسایی مەسەرانی ئەو هەوڵاتیانی ئاسایی ئێرە ئەڕۆن ینی بەشێکان بڕوانامەیان پێ نییە بەشێکیان بۆ نمونە خاوەنی پیشەیەک یا میهنەیەک نین مەسەرەن لێرە هەرچۆنێک بیری کردێتەوەوانە ئەڵێ من مەبلەغی پارە هەیەوەوانە گەرین بوو مەسەرەن لەگە قاچاقچیەکە مەسەرەن ئەڕێەکەوی ئەوانە هەندیشان بە گروپ هەندێکیان ینی تاک هەندیشان بە خێزان هەندێکیان وەکو سەد ئەڕۆن ینی لەوانن کە بە زۆری بۆ نمونە ینی ئەرزیەتی یاخود زەمینەی مانەوەیان یا پێدانی وەسایخی ڕسمی و ینی سیفەتی پەنابەرێتی و ئەوەی پێوترێ مەسەرەن ئیقامەمانەوە لەوێ پێیان نادرێت لەبەرەوەی ینی پوینتەکانیان پۆینتی بەهێز نییە ینی ئەوەیە ینی هۆکارەکە زیاتر ئەو لێشاوە زۆرش کە هەیە ئەوان ئیستیعابی ئەو ڕێژە زۆرە ناکەن لەگەڵەوەشە باگراوندی کاردانەوەی دەسەڵاتی سیاسی لە وڵاتانەیە بۆ کە باسم کرد کە ناسیۆنالیستەکان زیاتر ینی ئەو هینیان هەیە ینی ئێستا لە ئەوروپا توانین بڵێن ینی تەوژمێکی ئەنتی ئیسلامیش هەیە ینی ئەم تەوژمە ئەنتی ئیسلامیان بە تایبەتی بەرامبەر بە موسڵمانەکان و ینی بەرامبەر بە خەڵکانی ئەوەی پێوترێ ینی سپیپێز یا ئاسیوی مەسەرەن ینی کۆمەڵی داتاشینی زۆر هەیە لەو ڕوانەوە کە ئەوان ئیسینا دەکەنە سەری ئەوانە ینی تەوژمێکی دژ هەیە بەرامبەر دژ پێویستە چی بۆ ئەم پەنابەرانە بکرێتەوە لێرە ڕەنگە داهاتێکی گونجاویان نەبێت یاخود زۆرێک لە داهاتی خۆیان سرف کرد بێ ماڵی خۆیان هەمووی لەو ڕێگایدا دانابێت بۆی بگەن بە ئەوروپا دەرەدا مافی مرۆڤچیان بۆکە و حکوومەتی هەرێم پێویستە چی بۆم پەنابەرانە بکە کە دیپۆرت دەکرێنەوە بۆ هەرێمی کوردستان و عێراقیش بە هەمان حکوومەتی عێراقیش جیاوازی نییە دوجار هاونیشتیمانیکی عێراقین بۆ هاونیشتیمانی عێراقی سەیریان دەکرێت ئەزان چۆن هەیە خانیانی من ئەتوانم بڵێم ناوێ ئەو بەهشتەیە کە هەموو کەسێک ینی بۆ نمونە زۆربەی خەڵکی ینی لای خۆمان بەداخەوە تموحی بۆ خوازیێنە ئێرەش ئەو جەهەنەمەیە کە ینی خەڵک لێی ڕاکە مەسەلەن دۆزەخێک نییە ینی ئێرەش بەڕاستی ڕاستە دەرفەتەکانی کارکردن و دەرفەتەکانی ینی خۆژێنی ینی یاخو ژیان بە شێوەیەکی شکۆمەندانە و ئاسایی کە ئێمە وەکو دەستی سەربەخۆی مافی مرۆڤ حەزەکەین هەموو مرۆڤێک بە شکۆمەندی و بە عزت و کەرامەت و بە خاوەنی کاری خۆی و بە خاوەنی ژیانی و بژێوی خۆی و ئەوە بژێت ئەوانە بەڵام کە ڕۆچینە ناو کۆمەلگاوە ناو تاک بە تاکی ژیانی خەڵک و بەگشتیش ژیانی کۆمەلگا ینی سیرەکەین ینی ئێمە یان بەداخەوە دەرفەتەکانی کارکردن زۆر کەم بووە ینی باسی لەواکرێ ئێمە لێ شاوێک یا خوسپایەک لە دەرچووی زانکۆ و پەیمانگەکانمان هەیە ساڵانیشی زۆرە تەخەرجیان کردو و دانامەنزیرێن ئەمە وەکو ینی کەرتی گشتی ینی کەرتی تایبەتیش مەسەرەن کۆمەڵێ مەرجی زۆر بەسەر مەسەرەن ئەو دەرچوانەیە ئەو هەوڵاتیانی کە داوای با بڵێن کار ئەکەن کۆمەڵە مەرجی زۆریان بەسەر ئاسە پێن و ئەوانە یعنی بەداخەوە لە هەندێک شوێن مەسەرەن ئێمە کەیسیش هەبوو هاتوتە لامان ینی باس کراوە لەم لەولا ئێمە زانیاری ئەبیستین کە لە کەرتی تایبەتە یعنی ئەوە مەرج ئەسە پێنن ئەوە قورسی ئەەکەن کارەکە و کۆی لێک تعامل لەگە خەڵکانە بەداخەوە ینی ئەمانە پیسیان بۆ ئەمانە وا ئەکات کە ینی توێژی گەنج و توێژی ئەوەش کە پێوترێ مەسەرەن جیلی ئاڵتونی کە ئێستا بەڵە هێزی کار بە شێوێژی گشتی ینی تاقەی بەشەری ینی دەستی کار لە وڵاتی ئێمەیە زۆرە بەڵام دەرفەتی کار کەمە ینی ئەمە وای کردووە کە خەڵک بیر لە ئەو کۆچە بکاتەوە مەسەرەن هەندێک خەڵکی وڵاتی خۆشمان کە کەسوکاریان لەوێ و ئەوان ناڵن کاکە وەرن بۆ ئێرە ئاوایە لێرە سۆشیال هەیە لێرە با بڵێن مرۆڤ ڕێزی لێ ژیرە لێرە دەرفەتی کار زۆرە بەرلایەکە بڕۆی ینی چۆنەڵی ساعتەکانی کار ینی زیاتر ینی حسابی بۆ کرێ ینی چۆنەڵی دەستکەوتی زیاترە جا بۆیە ینی خەڵکەکە بەبێ ئەوەی بیر لە هەندێک شتیتری باگراوندی نیشتیمانی و باگراوندی کۆمەڵایەتی و ینی پێکەوە ژیان لەناو کۆمەڵگەکە بکاتەوە بیر لەوە کاتەوە کە کۆچ بکات باشە ئەمانەی ئەم پەنابەرانەی کە
دیپۆر دەکرێنەوە حکومت دەتوانێت چیان بۆکە مافی مرۆڤ دەتوانێت چیان بۆکە چۆن پشتیوانیان وڵی هیچیان بۆ دەکرێت ناتوانم بە ناوی حکوومەتەوە مەسەران ینی قسە بکەمەوەوانە بەڵام ئێمە وەکو دەستەیەکی مافی مرۆڤ ینی بە شێوەیەکی گشتی ئێمە توانین لەسەر مافەکان ینی قسە بکەین ئەگەر ئەو مافێک نییە کە ببن بە پەنابەر لە هەر وڵات بە دڵنیاییەوە مافە بەڵێ بەڵێ بێداکۆکی لەو مافە بکرێ و ئەوانە هەوڵ بدرێ حکوومەت هەرێمی کوردستان لە ڕێگای نوێنەرایەتیەکان لەگەر ئەو بەڕێزانە کە لەوێ لە سلکی دیبلۆماسی کارەکان و لە سەر ئاسی بەڵۆزخانەکانی عێراق کە کوردیشانتیایە وەکو باڵوێز وەکو ئەوەی کە قایم بەلەعمال لە سەفارەتەکان و کارمەدانی کە لەوێ هەرسوڕێنەری کارەکان وانە ینی کوردیشانتیایە بەپێی ئەو پشکانی کە بەر کورد کەوتووە لەسەر ئاستی وەزارەتی دەروەی عێراق لەسەر ئاستی باڵۆزخانەکان ئەکرێ ئەمان زیاتر ینی ڕاستە وڵاتەکان فشارەکەنە سەریانەوەە بەڵام ئەمان ڕوونکردنەوە بن ینی مەسەرەن بۆ نمونە کۆمەڵێک ینی با بڵێن پۆینتی ئیجابی ینی ئەرێنی بێنەوە بۆی کە بۆ من ئەم خەڵکانی کە ڕویان کردوێتە ئێرە مافی ئەویان هەیە کە ینی بژین لێرە مافی ئەوان هەیە کە باوەشیان بۆ کرێتەوە مافی ئەوان هەیە تون دوژیان بەرامبەر نەکرێت دەرفەتی کاریان بۆ برەخسیانرێ ئەنجا ئەوەی ئەمێنێتەوە سەر وەزارەتی کۆچی ئەو وڵاتانە کە ئەو پێوەرانی خۆیان دایان ناوە بەپێی ئەو پێوەر و پرەنسیپانە مامەڵیان لەگەڵا بکرێت کە بە چەند ساڵ با بڵێن سیفەتی پەنابەدێتی بە کەسی ئەدرێت ئێستا من بۆ منە باسی خۆم بکەم من لەوانەیە ئەگەر خۆم ڕێگەی کۆچ بگەرمە بەر مەسەن بچمە ئەوروپا لەبەرەوەی کە من لە پۆستێکام لێرە کە ناوی پۆستی بەڕێوەبەری نووسنگەیشی مافی مرۆڤ و ئەوانە ینی ئەگە هەر کەسێک دروست کەم احتیمالە زۆر بە زووی مەسەن سیفەتی لوجوء وەربگرم بەڵام بۆ کەسێک کە ینی بۆ نمونە هیچ مبرری شێوەنگە بەهێزینیە یاخو بڕوانەمەیشی نیە یا لە ینی لە پۆستیشی ئەوەیە لە بوارێکی ئەوەیە لە ڕێکخراوێکی کۆمەلگەی مەدەنی کە با بڵێن ئەگە بڕێ ینی بڵێ هەڵەشەم لەسەر هەندێک کارکە ئەنجامدا و یا ڕۆژنامە نووسێک ینی ئەمان ئاسانتر ینی کارەکانی ئەچێتە پێشەوە ینی ئەمە واقعیا و حقیقەتە ئێمە باسی بکەین بەڵام بۆ هاوڵاتێکی تر کە هیچ دەرفەت و دەرەتانێکی نییە بۆ ئەو قورسە بێ و ئەوانە لەبەرەوەی ئێستا پێچەوانە بۆتەوە کە ینی با بڵێن کە هەڕەشە لەسەرەوە هەیە کە زۆر لە هاوڵاتەکانی ئێمە وڵاتانی تری دەوروبەریش وڵاتانی ئاسیا و ئەفریقیا ئەوانش کە لەوێ بەو لێشاوە زۆرە ینی چوونەتە وڵاتانی ئەوروپا کە ئێستا ینی ئاراستەکە پێچەوانە بۆتەوە کە هەڕەشە لەسەرەوە هەیە کە بیان نێرنەوە و بەبێ هیچ حسابکردن بۆ ماف حقوقیان لەوێ باشە پێتان وایە ئەم ناردنەوەی تەنها عێراق بگرێتەوە هاونیشتیمانی و دانیشتن و مواتنی عراقی بگرێتەوە یان وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەشێکی گشتێک کرێتەوە نەخێر پێم وایە هەمیە گرێتەوە ئەوانە لەوانەیە لە بۆ نمونە لە موزەنەزەری حکوومەتی بەریتانیا ینی هەندێک لەو دەوڵەتانی کە پێشتر با بڵێن کە ینی کۆلۆنیالی ئەم دەوڵەتە بوون با بڵێن مستعمەری ئەم دەوڵەتە بوون احتیمال بەڵێ کە لە قۆناغی با بڵێن کۆلۆنیالیستیا و پاشان ئیمپریالیستی ئەوە ینی ئەو هاوڵاتیانی کە هەڵگری ینی پاسپۆرت یاخو ناسنامەی ئەم وڵاتانن کە پێشتر مستعمەری بەریتانیا بوون احتیمالە جۆرێ لە نەرمی بنوێنن بەڵام خۆ عێراقیش با بڵێن مستعمەری بەریتانیا بۆ مەسەلەن بۆ نمونە بەڵام سێرەکەی ینی زیاتر تیشێک ئێستا لەسەر وڵاتانی وەکو بەریتانیا و ینی فەڕەنسا و با بڵێن وڵاتانی تری ئەڵمانیا و مەسەلەن ئەمانە هەیە کە ینی هاواریان لێڵ ساواڵێن ئێمە لێشاوێکی زۆر پەنابەری ئەو وڵاتانە هاتوون خۆ هیچ نەبێ ئەگەر کار بە و مەسەرەن هینە بکرێ بۆ پۆینتە بکرێ ئەبێ ینی بەریتانیا بەرامبەر بە هاوڵاتیانی هەرمی کوردستان و عێراق نەرم بێ لە مۆزوعی وەرگرتن و ینی پێدانی سفەتی ینی لوجوء و مامەڵەی ینی ئینسانی و مرۆیی لەگەڵیانە بە شێوەیەکی گشتی بەڵام سێرەکەی ئێستا تیشک زیاتر لەسەر بریتانیایە کە باس لەوە کرێ پەرلەمانی بەریتانی و حکوومەتی بەریتانی هەوڵی ناردنەوەیان ئەدەن و ینی باس لەوەشە کرێ ئەوەی کە ئەوترێت ینی بەشێک لە پەنابەرانی کە ینی سیفەتی پەنابەرێتیان پێنەدراوە لەوێ کە جێگایان کراوەتەوە لە ڕووە مرۆیەک و لە ڕووە ئینسانیەکەەوە زیاتر ینی مەمرۆ مەژیە ئەژیان لەوێ بەڵام باس لەوە کرێت کە بیان نێرنەوە بۆ ینی بیان نێرن بۆ وڵاتی ئۆگەندا مەسەلەن لە ئەفریقیا
ئیتر نازانم ئەمە تا چەندێک ئەم پلانە سەرکەوتووەوە تا چەندێک جێبەجێکرێ بەڵام باز لەوە کراوە. بەڵێ دیارە من ئامارێکم لە بەردەستە کە ڕاستەخۆ لەلایەن دەستگای لوتکەوە بە دەستی من گەشتووە ئەوش ئەوەیە لە ساڵی 2015 تا ئەم ساڵ کۆی ژمارەی ئەو پەنابەرانی کە ڕێن لە وڵاتانی ڕۆژاوێکی تێوروپا کردووە ژمارەکەیان زۆر زیادی کردووە بەڕادێکی وە لە ساڵی 2022 گەیشتۆتە 20646 کەس کە 90 کەس گیانیان لە دەستداوە تا ئێستا 5 کەسیش بێسەر و شوێنن کۆی گشتی قوربانیەکانە کاتە 24 ئەمە دیارم ئامارە بەرامبەر بە 2015 بەڵێ بڵێ لە ساڵی 2015 186,422 کەس بووە 25 بێسەر و شوێن بوون 25 گیانیان لە دەستداوە حەوت بێسەر و شوێن بوون کۆی قوربانیەکان 32 گۆڕانکاریێکی زۆر لە ژمارەکەیان دەبینین دڵنیایەوە لاڵکشانە بەردەوامی ئەمانە مەترسی هەیە وەڵاهی بەدڵنیایەوە ئەو ژمارەیە بۆ هەرێمی کوردستان وە بۆ عێراقیشی ئەنی ژمارەیەکی کەم نییە ژمارەیەکی ئەتوانین بڵێن ئەنی جێگەی هەڵوەسەکردن و لێکۆڵینەوە و توێژینەوەکردنە لە ناوەندە فەرمیەکان و وەزارەتی دەرەوە بە شێوەیەکیش وەزارەتی ناوخۆی عێراق حکوومەتی عێراق یعنی و حکوومەتی هەرێمی کوردستانیش ئەو مەسەلەن لایەنانی کە پەیوەندیدارن پێویستە هەڵوەستە و ینی توێژنەوەی جدی بکەن لەسەر ئەم بابەتە بۆ وڵاتەکەی ئێمە ئەو ڕێژە زۆرەی پەنابەران ئەڕوات و وڵاتەکەمان چۆڵ ببێ. کاک سابیر من زۆر سپاس دەکەم کە لە بەرنامەکەمان لە کورسات نوێز ئامادەبووی سپاس دووبارە بۆ بەڕێز سابیر عەبدوڵڵا کە بەڕێزیان بەڕێوەبەری نووسینگەی مافی مرۆڤ بوون لە سلێمای و ڕاستەوخۆ لێرە لە ستۆدیۆ بیانی ئێمە بۆ خۆشەویستان سپاس بۆ وشکە تا ئێستا بینەماڵ.